بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. براو خوشکی مسلمانی بەڕێزم، هەروەکو بیرخستنەوە حەزم کرد شتێکتان بیرخەمەوە. یەکێ لەو شتە موهیمانەی کە ئینسانی مسلمان ئەبێ بە ژیانی دنیا لێی تێبگا ئەوەیە ئیشکردن بۆ ئەڵڵا و ئیشکردن بۆ غەیری ئەڵڵا. سەلەف ئەفەرمون من كان بالله أعرف كان له أخوف. هەر کەسێ زیاتر ئەڵڵا بناسێ زیاتر لە ئەڵڵا ئەترسێت. لێرە شابۆمان دەرەکەوێت ڕاستکردنەوەی نیەت بەدەستی خۆتە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إنما الأعمال بالنيات. ناسینی ئەڵڵا و ڕاستکردنەوەی نیەت دوو دوانەی یەکیە کە پێویستە ئینسانی مسلمان بیزانێ. ئەگەر هاتوو من دعوەم بۆ ئەوە کرد تۆ گوێ لە من بگریت و سوپاسی من بکەی، هەر چۆن ئەمڕۆ کۆمێنت و لایک و وەسف و سەنام ئەەکەی، دوو ڕۆژتر کە لەگەڵ فکرەکەی توە یەکم نەگردەوە هەر هەمان ئینسانە قسەم پێ ئەکا. کەواتە ڕاستکردنەوەی نیەت بەرەکەتێکە پەروەردگار بە هەموو ئینسانێکی نادا. کەواتە سەیری قەومی موساکەین عەلەیهی الصەلاة وەسەلام. پەروەردگار چی بۆ قەومی بەنی ئیسرائیل نەکرد؟ یەکێ لەوانە خوێن و قورباقە و کولە و ئەو هەموو مصیبەتەی بەسەر قبتیەکان ناهێنا لە پێناو بەنی ئیسرائیلە. دوای ئەوە جوندی و عەسکەر و دەسەڵاتی فیرعەونی هێنا لە ئاوەکەی دەریای سوورە هەموویانی غەرق کرد لە پێناو ڕزگارکردنی بەنی ئیسرائیل کە مستەضعەف و ژێردەست بوون. بەڵام کە دەرچوون گەیشتنە کەناری ئارام دەستیان کردەوە گاپەرستی. بەنی ئیسرائیل کۆی خەڵکی ئەم سەرزەویە لە ئەڵڵا ڕازی نەبێ. ئەگەر من و تۆ ئیخلاسمان نەبێ دوو ڕۆژی تر کردەوەکانمان ئەدێتە چاومانەوە. پەروەردگار لە ڕۆژی قیامەتە سەرف و عەدلمان لێ وەرناگرێ. فبۆیە هەر کەسێ لە ئێمە کە شتێک بۆ ئەڵڵا بکا فەرقی هەیە لەوەی بۆ غەیری ئەڵڵای بیکا. کەواتە لێرە دەوڵەمەنەکان و مجاهیدەکان و بانخوازەکان لە ڕۆژی قیامەتە بە هۆکاری سەقەتی نیەتەکەیان دۆزەخیان پێ خۆش ئەکرێ. بەوە شابزانین پەروەردگار کاتێک کە ئینسان خێر ئەکا ئەفەرمێ پێویستە ئێوە بەرنامەی خێرەکەتان ئەوە بێ ئینەما نوطعیمکم لیوەجهی الله. ئێمە ئێوە تێر ئەەکەین لە پێناو وەجهی ئەڵڵا، لا نريد منكم جزاء ولا شكورا. نە چاکەمان لێتانەوێ و نە سوپاسمان لێتانەوێ و نە پێویستمان بۆیە وەصفمان کەن و لە لایک و کۆمێنتەکانتانە بڵێن دەوڵەمەنێکی بەخشندەیە و مزگەوت دروستەکا و فەقیر تێرەکا و هەژارەکان پەروەردە ئەکا، بەڵکو ئیننا نەخاف من ربنا يوما عبوسا قمطريرا. لە ڕۆژێک ئەترسین کە دەموچاوی خرپن و سپی و جوانی دەوڵەمەن و کاربەدەس و خواپێدا و بەناوبان خوازەکانی تیا ڕەش ئەبێ وەکو قیر، لەو ڕۆژە ئەترسین بۆیە دەستمان شلە بۆ بەرباخەڵ. ئەگەر ئەمە بانگەوازی ئەڵڵا بێ بۆ دەوڵەمەنێک بۆ بەخشەرێک کە ڕزقەکەی خۆی پەیای کردووە، فەچ جای بۆ ئێمە داوە بکەین چاوەڕێی سوپاسی خەڵکیمان بێ. هەر کەسێک ئەگەر شتێکی پێمان بڵێن وەڵاوە ڕقی لە ئیسلامە بۆیە ڕقی لە ئێمە نەخێر. بۆیە ئەگەر هات و خۆت نیەتت بۆ ئەڵڵا ساڵحکەی پێویستت بە هیچ کەسێک نییە. نمونەیە تر کە خەڵکی لە بەینی ڕازی نەبوون لە ئەڵڵا و ناسینی خودی ئەڵڵا هاوشێوەی ئیبراهیم عەلەیهی السەلاة وەسەلام. ئیبراهیم ئەیخەنە ناو منجەنیقەوە، نەیان نەتوانی بیبن بۆ ئاگرەکە، ئەیخەنە منجەنیقەوە فڕێدەن. جیبریل عەلەیهی السەلاة وەسەلام دێتە لای پێی ئەفەرمێ ئەی ئیبراهیم ئەڵڵا ئێمەی مستەخەر کردووە هەر شتێکت پێویستە بۆت ئەنجامە دەین. ئەفەرمێ ئەمما بۆ جەنابت هیچ شتێکم پێویست نییە، بەڵام من لەبەر تەوحید و بەراعەت لە شرک و ئەهلی شرک لەناو ئەم منجەنیقەیە وا فڕەم ئەدا. ئەگەر تۆ بۆم بکەی نامەوێ، بەڵام ئەڵڵا ئەزانێ من چیم پێویستە لەم کاتەیە. وحی ئیلاهی تەداخل ئەکا یا نار کونی بەردەن وسەلاما عەلا ئیبراهیم. ئەڵڵا ئاگای لە نیەتەکەی تۆ بۆ چێ ئەەکەی کە نیەتت بۆ ئەڵڵا بوو، کە ئیشەکەت بەپێی قورئان بوو، ڕاستکراوە بوو بە پشتبەسن بە فەرموودە، با هەموو عالەم دژی تو بێت وەکو ئیبراهیم ئەبیتە ئومەتێک و ئێستاکە هەمومان ملة أبيكم إبراهيم هو سماكم المسلمين من قبل وفي هذا. چکەم لە ڕاستی ڕای نەکرد، بەڵکو تەوحید و لا إله إلا الله وەکو خۆی گەیان. داواکەم لە ئەڵڵا عاقیبەت خێرمان کا و هیدایەتمان بدە. لەبیرتان بێ بەنی ئیسرائیل غەرقبوونی فیرعەون و دار و دەستەکەی تێگەیشتویانی نەکرد گاپەرست نەبن. ئێمەش مەغرور نەبین بەوەی بڵێن خەڵکی بۆ سپاسمان ناکەن، خەڵکی بۆ پێمان نازانن، بۆ هەز بە هیلاکیمان ناکەن. هیچ کەس هەز بە هیلاکی تو ناکە ئیلا ئەو ڕۆژە نەبێ کە ئەچتە قەبرە تایبەتەکەی خۆتەوە کە ئیبن مەسعود ئەفەرمێ ليس للمؤمن راحة دون لقاء الله. پێویستمان بەو لیقایەیە کە گەیشتینە لای ئەڵڵا سوبحانەوە وتەعالە لە هەموو شتێک لێمان ڕازی بێ. داواکەم لە ئەڵڵا ئێمە عاقیبەت خێر کات، نیەتەکانمان صالح کات
وەکو ئەو قەومانەمان لێ نەکا کە دەرگەی خێری لێ کردینەوە گافەرز بین دوای ئەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.